پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت إن الصدقة لتطفئ غضب الرب إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. أم حسي حديثي بيغمبري خوا صلى الله عليه وسلم چی مان فێر دەکا؟ ئەفەرمێ خێر و سەدەقەکردن تووڕەیی خوا ناهێڵێت. ئەگەر پێت خۆشە خوا لێت تووڕە نەبێت خێر و سەدەقە بکە، یارمەتی فەقیر و هەژار بدە بەپێی توانای خۆت. بەپێی توانای خۆت 250 500 هەزارە بیکە بەخێر ڕۆژانە، یا خڕیکە و دوای بیدە بە فەقیرێ بە هەژارێک دەتوانی بیکەی. مناڵەکەت هەموو ڕۆژێ پارەی نادەیتێ، دەیم فەقیری حسابی مناڵێکی بۆ بکە، حسابی دوو مناڵی بۆ بکە، مانگانە شتێکی بۆ حازرکە، دەغیرەیەک دابنێ 4 مناڵەتەیە بیکە 5 مناڵ ڕۆژانە دەغیرەکە شتێکی تێکە بۆ فەقیر و هەژارێک. خوای گەورە لێ تووڕە نابێت. ئەگەر یارمەتی فەقیر و هەژار بدەی و حەیای نەبەی وێنەی نەگری بۆ خوا بیکەی، خوای گەورە لێ تووڕە نابێت، تووڕەیی خوا ناهێڵێت. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خێر و سەدەقە گەرمایی و عەزابی ناوگۆڕیش ناهێڵێت، و خێر و سەدەقە گوناهی ئینسان دەسڕێتەوە هەر وەکو چۆن ئاو ئاگرە کوژێنێتەوە، کەواتە گوناهت نایەڵێت، لە تووڕەیی خوا دەتپارێزێ، لە عەزابی قەبر و جەهەنەم دەتپارێزێ، گوناه و تاوانەکانیشت دەسڕێتەوە. خێر و سەدەقەکردن و یارمەتی فەقیر و هەژارەکان بۆیە ئینشاءڵڵا خۆت ئامادەکە بۆ ئەوەی کە یارمەتی فەقیر و هەژار بدەی، لە مەولا بەرنامەیەک دابنێ بۆ فەقیر و هەژارەکان. دوای ڕەمەزان ئەگەر ڕۆژی 500 هەزاریش دابنی بۆ خەڵکی فەقیر و هەژار زۆرە، ئەگەر کیسەی برنجی بۆ بکڕی زۆرە بۆ ئەو، ئەگەر 4 دەبەڕۆنی بۆ بکڕی بۆ ئەو زۆرە، بەپێی توانای گیرفانی خۆت. بۆیە ئینشاءڵڵا ئەگەر پێتان خۆشە خوا لێتان تووڕە نەبێ، ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێت. ئەمانەتی ئێوە ئەوان چونکە ئەوانە فەقیر و هەژارن، پێویستیان بە یارمەتی و کۆمەکی ئێوەیە، بەڵام ئێوەش ئاگاداری ئەو خاڵە بن هەتاکو بە تەواوەتی فەحسی نەکەن، نەزانن فەقیرە هەژارە یارمەتی مەدەن، چونکە خەڵکەیە فێر بووە، ئەوانە پێیان ناشێ زەکات، هەیە فێر بووە هەیشە ئەحتیاجە، پرسیار بکە بزانە ڕاستەکە یا ڕاست ناکە و کاتە یارمەتی بدە ئینشاءڵڵا.